بەتکادەکەم فەخری خانم جوار خانم یەکێک پێم بڵێ لەناو ئەمەڵە چ باسە تووبە ڕەبی من بمرم واوەها ڕۆژانێک نەبینم بۆ خاتری خوددا جوار خانم ئێستا مەگەر چی بووە؟ ئیتر دەتەویست کە چی بێت آخر خاتم ئێوە دەبێت بە ئێمە بڵێن کە چی بووە هەتا ئێمە تێبگەین چی بووە من بە ئێوە بڵێم ئێوە دەبێت بە من بڵێن کە چی بووە دوور لە چاوی من بۆ خۆتان زەماوەندتان وەڕێخستووە زەماوەند؟ باڵێ خدا بکوژێت چی بۆ هاتی جەواهیر ها؟ پورەگیان کاکم شتێکی لێ هاتووە خۆ دیزمەکە بە قوربانە پورەگیان چی چێ خوددا نەبووە چی نەخێر خاتون نەخێر کاکی براتان سەحەتیان باشە مەش مرتەزای بەوبەخ مردوو چوو بڵێم خدا چی لێ بکات جواهیر خەریک بوو کە جەڵتە لێم بدات سەلام جەواهیرگیان چی بووە خانم؟ سەلام خاتون زۆر باشە وەڵا هەر کام کە لە ڕێگەوە دێن دەڵێن چی بووە پێتان وایە من تێناگەم هەروە بۆ خۆتان بە نهێنی کچ دەدەن بەشوو ئەویش لەوە هادۆخێکدا مەش مرتەزا هێشتا کەفنی سەر نەکردووەوە چلوبێکی شایی دەکەنە بەرە کچەکاندان ئەم قسانە چیە دەیکەی جەواهیر دەی وا بزانێت کە کچیشمان مارە کردبێ کێ کچی مارە کردووە تو باگیان لێمانی مەشارە و فەخری خانم ئەم براژنتە لە تۆ زیرەکتر بوو کە دانی پێدانا مەگەر تاوانمان کردووە کە دانمان پێداناوە لە تاوان 100 پلە بانتر وای لێ هات هەر کارێکمان کردووە دڵمان ویستوێتی دڵتان ویستویەتی؟ دڵتان ویستویەتی؟ باڵێ یەک دڵ ویستنێکتان پێی نیشان بدەم کە ئیتر هەوای ئاواها کارگەلێک نەداتە سەرتان مەنسوور لە سەفەرە جارن ناگەڕێتەوە پەرەمەیە ئەگەر کاک مەنسوور لە ماڵ بوایە کەس زاتی وا کارگەلێکی نەبوو بەبێ کاک مەنسوور شای و زەماوەندتان وەڕێخستووە آخر ئێمە چلو بەبێ کاکم شاوی زەماوەن وەڕێ دەخێن مەگەر ناتوو باگیان ئەوەندە خڵافەتی مەزلوم لە خۆت مەگرە من بەم دوو وێچکەی خۆم لە خات و مەهناز بیستم دەتەنەوێت بڵێم ناوی زاوا چییە؟ باڵێ فەخری خانم باڵێ پێت وایە نازانم خات و سیمین نەوەی مامی کچی پوری دایکت بۆ کچەکەت خوازبێنی ناردووە من دەبێت لە خات و مەهناز ببیستم کە تۆ دەدەوێت کچ بدەی بەشوو فەخری تۆ دەتەوێت بە نهێنی کچ بدەی بەشوو ئەویش لەم دۆخەدا کاتێکی هێشتا کفنی مەش مۆرتەزاویش نەبۆتەوە چاوەکان ئەمڕوو کێ کچی داوە بەمێر تو باگیان من تەنیاوتم یەکێک تەلەفۆنی کردووە و ئیجازەی ویستووە کە بێت بۆ خوازبینی کچەکەم هەم بە تۆم بۆ هەمیش بە کاکم بێژگە لەمەیە نا ئەمە ڕاستە دەئیزنم پێ نەدان کە بێن یانە ئێستا لێرە زەماوەند نییە؟ لەکوێ زەماوەندە کە وایە چی بتەم خات و مەهنازە لەناو پرسەی مەش مۆرتەزادا من چوزانم خاتون نازانی حاڵم چۆنی لێ هاتووە وتم بڕوانە خزم ڕێزدانانێ بۆ خزم ئەویش کێگەل منداڵەکانی خان بابا بڕۆن شەربەتێک شرینێک چای نەباتێک شتێک بهێنن دڵم لە خۆچوو حاڵم باش نییە پێم وایە زەختی خوێنم دابەزیوە حاڵی زۆر خراپە بە قوربانت بە جواهرگیان وەرە بڕۆینە ماڵی ئێمە هەموو شتێک ئامادەیە منداڵەکان ئێوەش وەرن بڕۆینە ماڵی ئێمە لە دۆری یەک خۆشی ڕادەوێرێن بە قوربانی تۆ بە فەخریگیان ئێمەش بڕۆینەوە بۆ ماڵ کارمان زۆر بابا هەر کارێکتان کە پێی خۆشە بیکەن من ناتوانم پێشتان جواهرگیان آخر بۆچی ئەوەندە زەخت دەخێتە سەر خۆت بۆچی ئەوەندە خۆت زیزەکەی لە بیری سلامەتیت بە شتێک دەڵێ هاخاتون چی بکەم بەدەست خۆم نییە خۆ زنگم بۆ فەخری سووتە بەڵام چاوم دەڕواڵەتی کرد زۆر ترسا بوو چاوەکانی ئاوای لە هاتبوو منیش ترسا بوو وای چه هاتو هاوارێکی بەڵێ هەرم هاتو هاوارەی هەتا ئێستا جەواهیرم ئابۆ جۆرە چاو پێ نەکەوتبوو شیرینیتان خۆ بۆ نەشتوێتەوە چی بوو دەیە؟ تۆ بۆ کوێ دەیت؟ من دێمەوە بۆ ماڵی خۆمان تۆ دەبێ بگەڕێیتەوە ماڵی پورت لەبەر چی؟ دەی ئەگەر لە ناکاو جەواهیر پێی خۆش بێت بۆ ماڵی ئێمە ئەو کات چی؟ بڕوانە دایگیان تۆ دەبێ بگەڕێیتەوە هەتا کاتێک کە قاوم لێ نەکردووی هەلێ بێ بمێنەوە ئاگادار بە کە لە ناکاو جەواهیر هەڵ نەستێ و لە ماڵی پورت بەرەو ماڵی ئێمە بێت شیرینیش نەڕات پشتە لاخە تێگەیشتی؟ ئێستا بڕۆ ئیش هەر چیەکی پێ دەڵم پێی ناخۆشە ئاقیدی بڕێک باشتر بوو دنیا لەبەر چاوەکانم ڕەش بوو
دەی شەو بوو ئێوە گە چراکانتان هەڵکردایە هەم دیسان ڕۆناکیتان دەبینی وای ئێوەش باش دڵ دەماخی گاڵتۆ گەپتان هەیە خانم گیان هەویشم دۆخەدا کامە دۆخ پرسەی مەش مرتەزایی تر ئێستا خانمەوە بیر لێ بکەنەوە لەناو ئەم دۆخەدا بێن و بڵێن ئێوە خەریکن کەچ دەدەن بەشوو وای چیم لێ هات وتم با هەستم بڕۆم هەستام هاتم ئیتر بینیم کە دەرگا کاوڵایە وتم ئەی جەواهری بەوبەخت بەڕاستی کە لێرە شایی و زەماوەندە نازانن چیم لێ هات کە هاتمە ماڵەوە هاتمە ماڵەوە دیتم کە ئەم دوو خاتوونە لەنێو ماڵی ئێوە هاتنە دەرێ ئاوەها هیلتە هیلتیان دەکرد و ئەوەندە پێ دەکەنین کە بەخۆمم وێت جەواهر جازانیت کە هەڵات کرد ئەو خاتوو مەهنازە وای لێ بکەم کە ئیتر نەوێرێ لەبارەی خزم و کەس و کاری من قسەی وا بکات جواهرگیان نایهەوێ ئەوەندە لە دوی ئەم قسە بکەم من ئەسڵەن دەڵێن هەموو هەستی بچینە ماڵی تو بەوەوان بیرێکی خراپ نییە نا بۆچی ناپورە گیان من ئیتر ناتوانم من زۆر ماندووم ڕێگایەک نییە خۆ ئەو بەری حەوشەکەیە دەزان دایکیان من وا هەست دەکەم کە شیوا لەباری ڕۆحیەوە زۆر ماندوو بووە نەشیوە باڵێ من دەمەوێ دەوروبەرم گۆڕم نامەوێ هەر بڕۆمە ناو ئەو ماڵە دەزانن خۆ دەی خاتون تو دانیشە لای شیرین من و پوریشت دەچین بۆ لای دایک تۆوان نا ئێوە نا جەواهر خاتون هەر لێرە بمێننەوە من دەمەوێ گوێ بگرم لە قسەکانی ئێوە دەزانن کاتێک کە جەواهر خاتون قسە دەکا بنیام پێی خۆشە کە لە ناخی دڵیەوە بگریت قسە بکە جەواهرگیان مادڵی بکرێتەوەی بڵێ باسی مەش مرتەزامان بۆ بکەتەی چی بوو دەست و چاوت خۆش بێ شیرینی مارە بڕانی خۆشکە زاکەمە بە سەلامەتی بە خێر و خۆشی بێ ئیشاڵڵا قوربانە تۆ حاتم لەوێ جێگە زۆر دیارە نا مەنسوورگیان ئەرێ وەڵڵا من لاشەم لێرەیە بەڵام هۆش و حەواسم لەوێدایە با من تەلیفۆنێکی بۆ بکەم وەرە کارێکت هەیە جواهرگیان من دەڵێ مەم کچە حاڵی زۆر خراپە ها کێ دەڵێ شیوایی تر نبینی هەروە لە خۆڕا پێدەکەنێت وەکو گەنە خۆی نووساندووە بێمە ئەسڵە نایڵێمەش لە جێ خۆمام جوبنەوە تو خدا وەرن بۆ لای من تاسەتانم کردووە دەی وەرە ئێستا دێن پورە گیان دەقەی سەبر بکە دیتان کەوتم لە تەنیایی دەترسێ بەڕای من ئەم خانمە جنۆکەی دیتووە جندۆکەی دیتووە چییە جواهرگیان ئەو تەنیا بڕێک ڕۆژڕەوانی تێکچووە هەرەوە من کە دەڵێن دەبێ بڕۆین دۆعانشتەی بۆ بگرین و خلاص دۆعانوشتەی بۆ چییە دەبێ بیبێن بۆ لای دکتۆر بە تووبایشم وتووە خاتون من دۆعانوسێکی باش دەناسم کاری زۆر باشە مەگەر مەنسوور دەچێتە ژێرباری کاری وە هەرگیز ببورن ئەلۆ سەلام خۆشکە گیان سڵاو لە منەوەیە کاکە گیان حاڵت چۆنە باشم ئێوە چۆنن مبارەک بێت چی مبارەک بێ کەوایە بڵێ وتم شتێک هەیەکەوە خەریکن لە منی دێشارنەوە نەبە خوددا جەواهیر گیان هیچ باسێک نییە چی مبارەک بێ کاکە گیانە ئەمە دەنگی جەواهیرە جەواهیر لەوێ چی دەکا چ بزانم لە بەیانیەوە هاتووە و هەرویتەوی دەکا و دەڵێ دەتانەوەی کە شیرین بدەن بە مێرد دەی بڵێ ئەرێ خەریکین کەش دەدەین بە مێرد چە پەیوەندیەکی بەوە ئایا ئاخر کاکە گیان لەم دۆخەدا زۆر چاکە حاڵیم بوو دەتەوێت کە جەواهیر لە مەسەلەی خوازبێنی تێر ناگات باشە من تەنیا زەنگم لێدا کە پیرۆزبایی بکەم ئاخر هێشتا هیچ باسێک نییە کاکە گیان ئێوە ئیتر لەبەرچی ئەسڵا مەگەر بەبێ ئێوە دەکرێ زۆر باشە قبوڵە خۆشتان بێ بە شیرین بڵێ ئیشەڵڵا لە زەماوەندەکەیدا قەرەبۆی دەکەمەوە بۆی زۆر سپاس ئێوە گەورەی ئێمن جارێ خوا حافیز خدا حافیز یانێ جەواهیر ڕۆیشتووە بۆ ئەوێ کە شاییەکەیان تێک بدات شایەکە تێک چووە ها دەڵێن شایەکە تێک چووە چی بووە
جوان تێ نەگەیشتم. سەلام خاتوو تووبە. سەلام چاوەڕوانی تەلەفۆنت بووم ئاغا مەنسوور. حاڵ و ئەحواڵتان چۆنە؟ بیستومە کە جەواهیر هاتووە بۆ ئەوێ شایەکەتانی کە تێک نەدا. نا بە چەرمەسەری هەناردمانە ماڵی فەخری و ئەوان کەوایە زاوا و کەسوکاری لەوێ. بەختەوەرانە کاتێک کە جەواهیر هات دایکی زاوە ڕۆیشت بوو ئەگینە زۆر ئابڕۆمان دەچوو بەڵام خودی زاوا لێرەیە. بڕێک نیگەران بووم وتم نەکات جەواهیر کێشەیەکی ساز کرد بێت. ئەتۆ لەکوێ تێگەیشتی کە جەواهیر هاتووە بۆ ئێرە؟ لە فەخری بیستم. شتێکی تریشی وت؟ نا لەبەرچاوی جەواهیر دەویست و پیشەمداد کە لە زەماوە دووشایی هیچ هەواڵێکی نی منیش لەگەڵی زۆر قسەم نەکرد. کاری باشت کرد. جێگا لێرە زۆر دیارە ئاغا مەنسوور. من جەستەم لێرەیە بەڵام دڵم لە لاتانە تووبە خانم. زۆر باشە بڕۆ بە میوانەکانت ڕابگە کارێکت نییە؟ نا خدا حافظ. خدا ئاگادارت بە ئاغا مەنسوور. بڕوانە من هاوماڵی نیوە و ناچەڵم ناوێ دوا قسەت بۆ من بکە. دوا قسەی من دیارە جارێکە لە لای ئێوەم و هیچ چارەیەکی تریشم نییە. دەڵێم چ بوو کوزاوە بازارێک بوو ئەم شەو. تۆ چیتە؟ من؟ هیچە. بڕوانە هاوماڵی درۆزن کە قەت ناتوانم تەحمل بکەم. خەریک بۆم بیرم دەکردەوە لە بیرتانە باوکم بۆ مارە بڕانی من چەندە بیانووی دەگرت. ئەو کات بۆ مارە بڕانی شیرین مەسەلەی مارە بڕانی شیرین لەگەڵ مارە بڕانی تۆ زۆر تۆفیری هەیە. بڕوانە هەموو لەگەڵ زەماوەندی تۆ نەیار بوون. هیچ کەس داواکارەکەی تۆی پەسەند نەکرد بوو بەڵام تۆ گوێت لە قسەی کەس نەگرت. بەڵام مەسەلەی شیرین جیاوازە کوڕەکی باشە ها. بەڵام باوکم قەدە و کوڕی نەدیوە. ئێمە خۆ دیومانە. خەسرە و چی؟ باوکم هەمیشە پێی خۆش بوو کە شیرین ببێتە ژنی خەسرۆ. من کە قەت بڕوا ناکەم کە ڕازی بێت. ئاخر ئەو هەمیشە خەسرە و بە زاوای خۆی دەزانی. لە ناکاو چی بوو؟ منیش نازانم ڕاستیەکەی من قەت بڕوان نەدەکرد ڕازی بێت کەسێک بچێت خوازبێنی چی بگا بەوەی کە ببنە مەحرەمی یەکتر. هەرەمەیە کە من تووڕە دەکات. یعنی تووڕەکە نا دەزانن بە لەونێک نیگەران دەبم. نیگەران لەبەر چی؟ دەڵێم نەکا باوکم شتگەلێکی لەبارەی خەسرە و بیست بێ. بۆ وێنە چی؟ بۆ وێنە تێگەیشت بێ کە معتادە یان چوزانم لەوێ بە جێگای دەرس خوێندن چوو بێتە خۆشڕابواردن و ئەو جۆ تو ئەسەن تێدەگەی لەبارەی چی خەریکی قساکەی بڕوانە خوشرە و نەوەی منە. من بەڕاستی داوای لێبوردن دەکەم بەڵام خەریک بووم لە ئەگەر و شیمانە قسەم دەکرد. ئێستا پێویست ناکە کە ئێوە حەساوی ئەگەر و شیمانە بکەن. سەرنجام هەرچی بوو تەواو بوو. بڕوانە کچم بۆ خسرەوی سەرنجام کرد زۆرە. تەنیا من نیگەرانی شتێکم نیگەرانی ئەوەم کە ئێرە بڕێکساردا من سەرما بخۆم و بەڵایەک بێت بێ سەرمدا ئەو کات ئەویش دەخەنە ئەستۆی تۆ. باڵێ بەڕاستی کە حەق بە ئێوەیە. منیش وا بیر دەکەمەوە کە ئەم هەوایە بۆ پیرە پیاوگەلێکی وەکو ئێوە ساردە. بڕوانە پیرە پیاو ئەو باوکە ناحەزەتە. زۆر زەحمەتت کێشات و با خانم شەرمەزارت کردین. زەحمەت نەبوو ئەرکی سەرشانمە. ئەرکی سەرشانت نەبووە دڵت گەورەیە. ئێوەش زۆر کەوتنە زەحمەت ببورن. برایەتی بکەن بۆ ئەمیری من برای نییە ئاخر. دەستان خۆش بێیتر. ئێمە لە برا لە یەک نزیکترین. ئەوە کە ئەزانە باشەوە هاتم کوڕم ماڵێکی دەروێشیمان هەیە ئەگەر هات و ڕێتان کەوتە شاری شیراز
زۆر خۆشحاڵە بین کە بێن بۆ ماڵمان کورد و تەنی میوان خۆش هاتی بەسەر چاو هاتی دڵمان ئارام بوویەوە با هاتنت زۆر خۆشحاڵە بین ئەگەر بێن بۆ ماڵمان نەیەشێت بەسەر چاو دایە دیاریت لەبیر نەچێ دیاری باوەشێک گوڵ و نەرگس باوەشێک شێر و گۆرانی ئەمە زۆر باشە زۆر سپاس چی دەبم ئەمیری ماڵی من ببینە بۆتە خوڵاومی بەردەرکی ماڵی تە شیرین بە تەواوی دڵنیابن خانمی ئاشوفتە هەر بەو جۆرە کە خۆتان وتان تۆ و تووبا و یانی ئاغا ئەمیر و من کە تووبا بم و ئێمە و ڕواڵەتیان تۆ و تووبا و من و ڕواڵەتیان خواتان لەگەڵ فەرمون خوا فەرمون زەحمەت مەکێشن خوا فەرمون جان تاکەشت بگرە دەستت خۆش بێ خوا حافیز بڕوا ناکەم لە لای یەک دانیشتووی منی شەروە چەندە خێرا هەموو کارەکان ئەنجام بوو خێرا ئێستا کە لێرە دانیشتوین بڕوا ناکەم کە لێرەین وەکو شتێک هەمووی خەونە دەزانی شیرین من بۆ خۆم نازانم لە خەودام بە خەبەرم دەزانی ئەگەریش خەونە لەو خەونە جوانانەیە هەرێ ئامیر بۆچی پێشتر لەبارەی دایکت هیچت بە من نەوت بوو داخر پێشتر یەکترمان نەدی بوو دەی لە کاتێکەوە کە یەکترمان چاوپێکەوت بۆچی نەتوت وتم کە مامۆستای زانکۆیەتر نا ئەمە کە هەموو قسەکانی بە شێر دەکات چەندە شێر دەزانێت ئامیر تویش وەکو دایکت ئەوەندە شێر دەزانی هیچت نەدیوە شیرین من شێر لە ناو شانۆی بووکەڵەیی دەزانم شێری ئازاد دەزانم بڕێک و شەی باش دەزانم هەموو شتێک دایکم فێری کردوم هەمووی چەندە باش یەکێ لەو شارانت بۆ من دەخوێنی بۆچی نە شیرین بووە کامم کە ئەتۆی هاوسەفەری ڕێم خۆزگا کە ئەمن خەسرە و خۆزگا کە ئەمن خەسرە و گیانم بە فیدات بێ ئامیر داوای لێبوردن دەکەم ئامیر ئەخرەمە چه شارێک بوو کە خوێندت مەگەر تو غیرەت نییە مەگەر چیم کوت هیچت نەوت نێوی کوڕەپورم کە باوکم دەویست لەگەڵی زەماوەم بکەم خەسرەوە تویش دوای ئەم هەموو بیرکردنەوەی و زەخت هێنانە سەر مێشکت ڕاست شارێکت خوێن کە لە ناویدا نەویشین و خەسرەوە ئەرێ ڕاست دەکەی خۆزگا دایکم لێرە بووە شارێکی جوانی بخوێندێت خۆزگا باوکم لێرە بووایە وای لێ دەکردی کە هەرچی کە دێتە زەرزارت نێڵی بەڵام خۆمانە شیرین خانم ئەم باوکەی ئێوەش ئاوەها عەرزم کرد خزمەتانە کە ئەم باوکەی ئێوەش ئەوەندە سەخت ناگرێ من وتم شەوی خوازبنی ئێمە ڕێگە ناداتە ماڵەوە من نەمدەزانی بێ ئەوەی کە ئێمە ببینە کچەکەی بێ سێ و دوو ئەدا بە ئێمە ئاوەها باس و شەڕێک تووشت بکەم کە سێ و دوو لە بیرت بچێتەوە بڕۆ خوددا شکر بکە و بۆ ڕۆحێک خانمگیان فاتحا بنێرە کە من دڵنیام هەرچێک هاتووەتە پێش لە سەدەقە سەری ئەو بووە ئەگینە باوکی من نەیدەهێش تەنانەت نەوی خوازبین لە ماڵەدا بێت چییە بۆچی وا چاوم لێ دەکەی شیرین چەندە باش قسە دەکەی کاتێک کە تووڕە دەبی وەکو شتێک گشت چیا گەورەکانی دنیا لەبەر چاومدایە تکا دەکەم هەمیشە لە دەستی من قەڵسە بەڕاستی دوو دانە دۆن دەرمەی تر بێنە بە قوربان گومانی تێدا نییە لوکی ئەمریکاییە ئاخر چۆن شتی وا دەبێ هەنگەکانی ئێمە لەم ناوچەیەدا بێوێنە بوون ڕەنگە خواردەمەنی پیس ڕەنگە هەنگێکی پیس لە هەنگەوانیەکانی تر ئەگەری زۆرە ئەوەها بێ
بەڵام جارێ خاڵی گرنگەمەیە کە کەندووەکان تووشی نەخۆشی بوون پێم وانییە کە جارێ ڕادەی خێرایی گیرودەی ئەم نەخۆشینە زۆر بێت هەنگەکان هێشتا لاروە نەخۆشەکان دەهێنە دەرێ باڵێ کەوایە نەخۆشینەکە هێشتا پەرەی نەگرتووە بەڵام بڕوانن من نامەوێت لە خۆڕا هیوادارتان بکەم هەر شتێک ئەگەری هەیە ئەگەر نەتوانن پێش بە پەرەی نەخۆشیەکە بگرن ڕەنگە ناچار بن کەندووەکان لەگەڵ گشتەنگەکان بسووتێنن خدا و ڕۆژە نەهێنێت ئیشەڵا کە بتوانن نەخۆشیەکە کۆنتڕۆڵ بکەن پێتان وایە دەبێت بە چه تەکنیکێک دەست پێ بکەین بۆ دەست پێکران سەرەتا دەبێت درگا و دەرەچەی کەنوەکان ببەستین بۆ کەنوانەیش کە ئەگەری نەخۆشینیان هەیە دەبێت بە جوداکردنی ئەو کەنوانە پێش بە نەخۆشیەکە بگرین ئێوە تەنیا بە ئێمە بڵین کە دەبێت چی بکەین هەنگە پێگەیشتوەکان دەبێت بۆزینەوە بۆ ناو ئەو کەنوانە پاک و خاوێنە بۆ خاوەنکردنەوەیشی دەبێت ئەو مەوادانەی کە ئەگەری پیسبوونیان هەیە لە هەنگەوانی دوورکەینەوە هەروەها ئەو کەنوانەی کە حشیمەتی تازە پێگەیشتویان لاوازنەوە ناتوانن خۆڕاگەری بکەن دەبێت لەگەڵ کەنوەکانی تر تێکەڵاو بکەین هەتا بتوانن دەرمانکردن لەگەڵ گواستنەوە بە کەنووی ساخ تەحەموڵکەن بەڕای ئێوە بەم کارانە بە ئاکام دەگەین ئەگەر بە ئاکام نەگەیشتین ناچانین بڕین وڵای دەرمان هەر لە سەرەتاوە دەرمانیان پێ بدەین خەرجی زۆرە دەتوانەوە خەرجە بدەن چارە چییە بەڕای من کەڵگوایگرتن لەو ڕەوەشی کۆنتڕۆڵی باشترە خەرجیشی کەمترە من هەم دیسان سەردانتان دەکەم نیگەران مەبن خوداتان لەگەڵ خدا حافظ فەرموون تکایە بووچێخان لەکوێیە؟ چیتان وت خان بابا؟ هیچێ گوتم بووچێخان لەکوێیە؟ ئارامتر تۆ بێخودا فەخری دەیبیستێ بووچێخان لەکوێیە؟ لەگەڵ ئەمیر چوون بۆ سەیران چێ لەگەڵ ئەمیر چووە؟ شیرینی تر من چکارم داوە بە شیرین من بووچی خۆم دەڵێم لێرە میتر لەبەر چاوتان دەی لێرە نیت دەی لە لای مەنسووری لە باکوور بووی؟ نێگەرانم خان بابا حەتم دۆخەکە زۆر خراپە ئەگەنا مەنسوور کەسێک نەبوو بۆ خوازبێنێک کچەکەی نەیەت ئەرێ کارەکانی زۆر سیر و سەرسڕهێنەر بووە خۆزگە لانیەکان فەخری دەیزانی تاوێت لەگەڵی قسەی بکردایە دێ ئەمە خو کارێکی نییە منە ڕستە پێڵێ ناخان بابا نا نازانم بۆ دڵم ڕازی نییە فەخری لەم کارە سەر دەربێنێ دڵە خوورپامە تەنیا یەک چرکەش خەلافەتی خەسرە و لەبەر چاوم ناچێ ئاخر چلۆن پێی بڵێن کە کچەکەمان داوە بە کەسێکی تر ئەمە کاری خۆی مەنسوورە ئەم خوشک و برایە باشتر لە قسەیەکتر تێدەگەن تۆ نیگەران مەبە خۆزگە هەر بەم حاسانیە بۆ وایە کە ئێوە دەڵێن تۆ بێتاقەتی مەنسووری نیگەرانی مەبە دەی حەقتە بێبێ مەنسوور کست بە شوودا و ئاسابت تێک چووە خان بابا ئەوە هەدەڵێ کچودان وەکو شتێکە مارەبڕان و زەماوەند بوو پێکەوە مەحرەم کراون ئێستا هوو تا زەماوەند دەی کست داوە بەشوو بڕوانە مەسەلەی گرنگ هەر ئەمەیە کە تێپەڕی تەواو بوو خان بابا خەسرە و چی؟ ئەویش هەرچی کە چارە نووسی بێت دەزانن چییە؟ کاتێککە مەنسوور نییە زۆر هەست بە تەنیایی دەکەم دێ بووکە خاتوون دەڵێن بووک و زاوە تازەکان دەبێت بێن لێەوە فێری دابی ژیان بن بڕوا بکە کە ناتوانم بێم بۆ جەژنی نەورۆزیش ناگەڕێیتەوە؟ نا مەگەر دەکرێ؟ نەکە ناتوانم هەر لەبەر ئەمە زەنگم لێدا کە ئێوە بێن هەمووتان ئەو زاوایش لەگەڵ خۆتان بهێنن ئەویش لەگەڵ خۆمان بێنین؟ دەی ئەرێ ناتانەوێ من چاوم بە زاواکەوێ بۆچی نا؟
ئێمە کە لە خوامان دەوێت زاواکە کارمەند نییە خۆ نا خوێندکارە خەریکە پایان نامەکەی دەنووسێت زۆر باشە کەوایە گرفتاری گرتنی ئیجازە لە ئیدارە نییە هەر سبێنێ وەڕێکەون و ئەو زاوایش لەگەڵ خۆتان بهێنن دەمەوێت کە چاوم پێ بکەوێ و بزانم ئەم کوڕە کیە کە شیرینخانم بەبێ ئێمە باڵێنی پێداوە تۆ بێخودا ئاغا مەنسوور ئەم قسە لە بەرچاوی شیرین نەکەی ها ئەو کە بەبێ ئێوە نەیدەوێت هیچ کارێک بکە ئەتۆ خۆت پێداگیریت کرد گاڵتەم کرد سبێنێ وەڕێ دەکەوە چییە؟ زۆر بۆ چاو پێکەوتنی زاواکەت بەپەلەی زاواکە بیانوویە هەلەم لەبەر دیتنی کەسێکی دیکەیە کە خۆیشی باش دەزانێ وەڵامی منت نەدایەوە سبێنێ وەڕێ دەکەوت بێ هەڵە با بە مناڵەکان بڵێم بزانم کارێکت باوان داوە سبێنێ وەڕیان بخەیتن لەو کاتەوە هەتا ئێستا وابیرم دەکردەوە کە دەتوانم بێمەوە بەڵام ئێستا زانیم کە ناتوانم مامە شەکریش لەبیرتان نەچێها ئەویش لەگەڵ خۆتان بێنن بە چاوان ئاغا مەنسوور کەوایە چاوەڕوانم لە تەنیایە لێرە پرتووکە منیش هەروە ئاغا مەنسوور کەوایە خێرا وەرە دایکی دایکم کاری ماڵی دەکرد دوای هەم دیسان دایە گەورەی دایکم شاعر بوو هەمم جۆرە بەرەکانی پێشووتر تەنیا یەک کەس پێم وابێ ئەو کاری گوڵدۆزی و شتەیە کرد چەندە سێر شتێتە ناخوێنی هێن بە خزمەتە نا ئێمە خەریکین دۆندرما خوێن دۆندرمەکەتان لە مێژەتەوا بووە ئەمیر ڕاست دەکە ها ئێمە کەیتن دۆرمەکانمان خواردووە نا زۆریش تەواو نەبووە تواوەتەوە بەم جۆرە دێتە بەرچاو 3 ساعت و نیو لەمە بەرتەوا بوو 3 ساعت و نیو ئەمە خۆ شتێک نییە من خۆم ئاومیوە لە 1 ساعت و نیوە خۆم ئەمە خۆ دۆندرمەیە ئەمیر هەوا کەی تاریک بۆ ئێمە تێنەگەیشتین 1 ساعت و 45 دقیقە لەمە پێش تاریک بوو هەڵبەت بەم وشەیەوە 5 چرکەشی زیاد بوو زۆر سەرنجە دەی کاکە باڵێ دێکەوە بڕۆن ئاگاتان لە کاتی کەسانی تر بێت لە ناکەو کات و چرکە پێکەوە تێکەڵاو نەبێت ئیتر کەس نەماوە هەموو ڕۆیشتووە کەوایە بڕۆ دۆندرمێ بخۆ ئێمە ڕۆین بڕۆ باشە بەچە ئەمیر وەدرەن کۆتین دەزانم کە دایکمستان نیگەران دەبێ با بڕۆین ماترسە بزانە لەگەڵ مندای تۆسقاڵێکیش نیگەران نابێت تازە کۆڵێکیش خۆشحاڵ دەبێت فەرموو بۆ خۆیەتی دایەس ئالۆ سەلام دایە باشم بە قوربانی تۆ ببوورەکە درەنگ بوو نا خەریکین دینەوە من لەگەڵ ئەمیرم ئەرە چی پێ بڵێم کەی سبێنێ دەچی بۆ باکوور ئەرە چەندە باش نانا هیچ کارێکمان نییە باشە باشە خەریکین دەگەڕینەوە بە قوربانت بمدایە خدا حافظ سبێنێ بڕیارە بڕۆینە باکوور بڕیارە کە جەژنی سەری ساڵ لەوێ بین ناکرێ نەڕۆن پێم خۆش بوو یەکەم جەژنی سەری ساڵی هاوبەشمان پێکەوە بین نا ناکرێ لەبەر ئەوەی کە بڕیارە ئێوەش لەگەڵ ئێمە بێن بەڕاستە من باڵێ باوکم تەلەفۆنی کردووە بە تایبەت و توێتی کە تویش بیت خۆی پێداگری کردووە بابە چ خەزوورێکی باشم هەیە بۆ خۆم نازانم هەستە با بڕۆین کۆڵی کارمانە هەستە با بڕۆین خانمی مامۆستا خەریکی چیەکەی خەریکم جانتاکەتان ئامادە دەکەم ئەتۆ بڕۆ جانتای خۆت ئامادە بکە جانتای خۆم ئامادە ناکەم چون لەگەڵتان نایە لەگەڵمان نایە چونکە لەبەر چی دەی لەبەرەمەکە ئاخر بنیام دەبێت بڕواتە جێگایە کە بوون و نەبوونی بۆ کەسانی تر گرنگ بێت من نەمدەزانی کە تۆ ئەوەندە دەماغ بەرزی من دەماغ بەرزم منی چارە ڕاش کە هەرچیەکەم پێ دەڵێن دەنگم دەرنایە ئێستا دەکرێت قسە بکەن فەرمونون بزانم چی بووە ئەسڵان کەس لە منی پرسی کە شیوە تۆ سبێنێ دەتوانین لەگەڵ ئێمە بیتیانە من کە وەکو شیرین زانکۆیی نیم کە لە یەک حوتە ماوە بە جەژن کەلاسەکەم دابخرێ یان وەکو فەرهاد کە هەر کات بیەوێ بڕوات نامە ئیجازەکەی بنووسێت و لە کۆمپانیاکەی بێتە دەرێ من مامۆستام کارمەندی دەوڵەتم بەرپرسایەتیم هەیە هەتا دوا ڕۆژی ڕۆژەمە دەبێت لەسەر کەلاس بم هەموو ئەمە دەزانن حتم پێیان خۆش نەبووە کە لەگەڵیان بڕۆمیتر ڕۆڵە گیان ئەمە خۆ کەم خواردنی نییە بڕوانە 29 ڕەشەمە من و تو پێکەوە وەڕە دەکەوین دەڕۆین بۆ ئەوێ بۆ جەژنی سێری ساڵیش لەوێن نای هەبێ ئێوە بڕۆن من نایم مەیە دەی من کەنام هەیە بڕۆ تۆ ئەگەرت هەیە بڕۆی بڕۆ بابا گاڵتە مەکە خان بابا من باش دەزانم
باوکم پێی خۆش نییە من لە دەوروبەریدا بم. ڕۆژێک شیوا خۆشەویستی باوکی بوو. ئێستا هەموو شتێکی باوکم بووە بە شیرین. بەخیل کەسێک کە ئێرەی دەبا هیچ کات نەحەسێتەوە. ئێرەی نابم. بڕوانە من دەڵێم باوکم چۆن لە بیری بوو کە ناوی ئەو زاوایەی بهێنێ. لە بیری نەبوو بڵێ شیوایش بێت. تەنانەت نێوی ئەو تووتیەی مامە شەکرەشی هێنا بەڵام نەیوت شیوا. بۆچی؟ ئەسڵەن هەر دەڵێ کە شیوایەکیش نییە. دەی تۆ خەریکی چیەکەی؟ من جانتاکەی ئێوەم ئامادە دەزانم ئەسەن لەبەرچی چوێتە سەر کەلوپەلەکانی من. کارێکم نەکردووە تەنیا کەلوپەلەکەت مامادە کردووە. ئەمانە چییە؟ ئەمە جلوبەرگەکان تا جلوبەرگی گەن. من جلوبەرگی سەفەرم ناوێ ئەمانە چێدا ناوە. تێکیان مەدە ئەوانە ڕێکوپێک کردووە خان بابا تێکیان مەدە یارمەتیم بدەیت مەگەر من بە خۆم ئاواها یارمەتیت بدەم. یارمەتی چیەمە دەی خۆم نامێ بڕۆم بۆ جێگایەک. دەزانی ئەسڵان لەم دۆخەدا تااقەتی مانسووریشم نییە. هەر لە بەیانیەوە هەتا شەو لە جر و جانەوەری مردوو نازانم هەنجی نەخۆش و ئەو جۆرە شتانە قسەم بووەکە لەی گەڕێ. بڕوانە خۆم و خۆت و فەقری و ئەو شیرینەی تر ئای خۆشی ڕابێرین ئای خۆشی ڕابێرین کە ئەوان لە خەوشانیاندی بێت. ناخان بابا من نامەوێ ئێوە لەبەر من بەرنامەکەتان بگۆڕن. چەندێ لە خۆشی ڕازیە؟ نەخێر خان بابا لەبەر هیچ کەسێ بڕیاری خۆی ناگۆڕێ. لەبەر شیوا؟ نا بابا بڕوانە من تەمەنێک لە ژێرباری قسەی ژنا بوومە ئێستا ئێتر ناچمە ژێرباری قسەینەوە. چی بکەین دێ بۆ سەفەریان نا؟ نازانم با بزانین چی دەبێت بزانم بڕیار هەرەوەی کە من وتم ئەوەی وتم پێکەوە دڕن بوو ئەوێ و خۆش ڕادەبێرین چوار کەسی. ئەگەر بە ئێمەشتان وتبا ڕەنگە لەگەڵتان هاتبین. ئێوە دەبێ بانگێشتنی من بکەن ئەو تیکە زەمینە لە باکوور و ئەو ماڵە لە باکووری ئێوەیە من دەبێ بانگێشتن و بکەم. بزانم ئەوە خەریکن میراتی مندا بەشەکەن خاوەنەکەی ساغ و سەلیم لێرە ڕاوەستاوە. ئیشەڵا 120 ساڵ عومر بکەیت. زۆر باش هاتم. ئەی زاوا لەکوێیە؟ لەناو شەقامە. هەموو کەلوپەلەکانت کۆ کردووە. ئەرێ بابا بڕۆین. ئەڕۆم یارمەتیان بدەم. چه کراسگەلێکت هەڵبێش؟ دوودانە تۆش بۆ خۆتت هێنا؟ لە جانتاکە دیارە. ئێوەش بتانە بڕۆن کارەکەتان چی لێ دێ؟ بەیانی زوو چوون مەرەخەسیم وەرگرت هەرەوەندە. توێژینەوەکەتان چی لێ دێ؟ توێژینەوە دو ئاخرات تا دوای 13. خۆزگەم بەخۆت من تەنیا چریکەیەکیش وەکو ئێوە ناتوانم دەست لە کارەکەم بکێشم یعنی قەت ناتوانم لە چنینی کاموا بە دوور بم کاتێک کە کار ناکەم دەڵێ شتێکم لێ بوون بووە. فەخریگیان من دەڵێم باشترە شیرین ببیتە لای دکتور. وەی لەبەرچی مەگەر کچەکەم چێتی؟ لەبەر خۆی دەڵێم ژێر چاوەکانی شین بووە چاوەکانی سوورە. ئۆی ئەوە لەبەر شت چنین و ئەو جۆرە شتانەیە تر هەر لەبەر ئەمە دەڵێم. بابا واز بێنن تر ئێستا لەم کاتی سەفەر ڕۆیشتنە قاڵقاڵک بەرپاکەن واز بێنن ندی. زاوا کوا زاوا کوا زاوا لە شەقامە. دابزانم ئەمما مەشەکرە چی دەڵێ چەند ڕۆژە هەر زاوا زاوامان بۆ دەکا کێ لە ناو شەقامدایە؟ شوزانم شتێکە لە ناو شەقام زۆرە زاوایە. تۆ بۆچی بەم تەمەنەتەوە ئەخڵاوەزی خۆت داوەتە دەسم تووتیە؟ دایگیان زوو بەڕێکەوە ئێستا وا تاریک دەبێت. دایە چاوەڕوانی شیوە نابین؟ نادایە هەتا لە فێرگە بگەڕێتەوە درەنگ دەبێ جادەش خێرە باڵەخە مەترسیدارە. بەڵام ئەگەر ئێمەش هاتباین زۆر چاک دەبووها. دەی خۆی شاش درەنگ نەبووە ئێوەش دەتوانن لەگەڵ خان بابا و شیوا بە ترۆمبیلی شیوا بین. وەی دەی ئەگەر بمان هەوێکە بین بە ئۆتۆمۆبیلی شیرین دێن لێ خوڕینەکەشی قسەی تێدا نییە. ئەرێ ئەو جارش من بووم کە خزمە ناو جۆگەلەکەی سەر کۆڵا. یعنی دەڵی کێیە بەم بەیانیە؟ کاک هاشمە وت بووم بە جێگەی ئەوە کە بڕواتە تێرمیناڵ بێتە بەردەرگای ماڵ مناڵەکان خێراکەن. خان بابا چاوەڕوانتن زوو وەرە تا بزانین چی دەبێت. تکات لێ دەکەم خان بابا چاوەڕوانم خدا نەبێخ ئاڵژێن ئێمە بۆ جێژی نەوڕۆز خۆمان دەگەینین نیگەران مەبن. بڕۆین کاک هاشم چاوەڕوانمانە. خدا هات.
زاوا لە شەقامە مامە شەکرە هەرچی کەمتر قسە بکەی باشترە. زاوا شیرین ئەو تووتیە بێدانکە. زاوا لە شەقامە دایە گیانە ئێستا ئێوە ناچارن کە بە پورە فەخری پێداگیری بکەن کە لەگەڵماندا بێت بۆ باکوور. یەکەمەوە کە من پێداگریم نەکردووە وێڕای ئەوان نابێت لەگەڵ ئێمە بە هاتمان بۆ باکوور چون باوکت کرد نازانێ ئێمە بەنهێنی لە فەخری ئێوەمان لە یەک مەحرەم کردووە. بەهێڵە با بگەین من یەک دوو ڕۆژێک بارودۆخەکە خۆشکەم با لەگەڵ باوکت قسە بکەم پاشان فەخری ئەگەر لە زمانی باوکتەوە بیبیستێ باشترە هەتا لە من بیبیستێ وانیە فەرهاد؟ ها ئەها ئەرێ تۆ هەر تێگەیشتی چیم و دەڵێ ئەرێ ئەرێ وتت با لەگەڵ باوکم قسە بکە. بەڕاستی کە ئێدیسۆن کاک هاشم ببورن بەم شەوی نەورۆزە مزاحمی ئێوە بووین زۆر ببورن. کاتەکەم تو باخانە ئەم قسانە چییە ئێمە لە خزمەت ئێوەدان. منسوور کاک هاشم بە قوربانت بم ئەو زاوای ئێمەش سواتە سەیری کە شیرین وەکو ئەسب دێ. زاوا منسوور ئارام ئارام ئێوە فەرمون لە پێشەوە دانیشن. من تەنیا ویستم لەبەر دەلاقەکەەوە دانیشم ئێوە دانیشن. ئێمە جێگەمان باشە. ماشەڵڵا چەندە گەورە بووە. هەرێ کاتی فێرگەچوونیەتی تو باخانم وەڕێ بکەوین بە ناوی خوا وەڕێکەوە. شکر بۆ خوا کە سەرنجام جارێکم کوڕە پێی لە دەواازەی تارەناودەر ئێمەش توانیمان بێمە ماڵی کاکمان. چووە بۆ مانگی هەنگوێن کێ وابیری دەکردەوە بەم خێراییە؟ من کەوابیرە کەمەوە کچەشێت و گەمژە بۆ لەسەر دەستی دایکی و باوکی ماوەتەوە ئەوانش کردویانەتە ڕیشی کاگەمیری تۆ. ڕای تۆ چییە؟ وایە نا بابا من بۆ خۆم کچەکەم چاوا پێکەوتووە مافەوانی دەخوێنین. بیری لێ بکەوە ئەگەر من تۆسقاڵێک ئێساساتی بۆم ئێستا چەند ساڵ بووکە هاوسەری ئەمیر بووم و ئەگەریشی زۆرەکە لەبەر پێپارەی هەردوومان تیاچووبین. ئەمیر ئەوەندە کە تۆ وا دەزانی گێژ و گەمژە نییە ها باوکی کچەکە یەکجا دەوڵەمەندە ها ویلای لای دەریا هەنگەوانی دەزانی ماڵی تارینیان چەندە دەژی جارێک سەری ئێوە بێ کڵاو ماوەتەوە. ئێمە سەرمان بێ کڵاو بمێنێتەوە باشترە کاکگیان وایە. زاوا ئەی لاڵی دەمت بەسە دەی زاوا 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 هەموو لە خەو هەستاون تۆ ناتوانانی دێقەی بێدەنگ بیتوتی. زاوا ئیتر هەتا پێت خۆشە بڵێ زاوە گشتی زانە زاوە کێیە ئیتر پێویست ناکە بڵێ زاوە ئەوەندە بڵێ تا تۆپی وەک ساک. وای ئەمە کێشێوەی قسەکردنە کاگەمیر. ببورن تو باخانە من لەگەڵ ئێوەمان نەبوو لەگەڵ ئەمە بوو. نا تو خدا لەگەڵ ئێمەشت بێ. بەڕە بابە ئاخر تو باخانم ئێوە لە پشتەوە دانیشتون نازانن لە تارانەوە هەتا ئێرە چه عەسابێکی لێ ورد کردوین. هەم نایەڵێ کە من بنوم هەم نایەڵێ کاکاشم شۆفێریەکەی بکە وانییە کاکاشم؟ نا تووتیەکی باشە. بڕوانە ئەمیر لەبەر چاوی باوکم لەگەڵ مامە شەکرە بۆ جۆرە قسە نەکەی هەزیز دەبێ. مامە شەکر زیز دەبێ؟ نەخێر ئاغا مەنسوور. ببورن کاکاشم زۆرمان ماوە بگەین. ماودایەکی زۆرمان نەماوە تا نیم سەعاتی دیگە دەگەینەوێ. یاڕەبی شوکرت یاڕەبی شوکر.
سلام بابەگیان سلام تاسەتم کردو بابەگیان فەرموو فەرموو کاکە سەلام سەلام عەلەیکم عەلەیکم السەلام بە قوربانتان بم زاوا زاوا ئەرێ لە ڕێگە زۆر قسەمان کرد پێکەوە مامە شەکرەن خۆشەویستیە فەرموو تو بە ئەمە زاوازێڕێتی ئەی شیرین کووە من کە لێرەم تۆ ناڵێ بڕۆڵە شیرینی فەخری دەڵێم لەکوێ شیرین نازانم ئێڕە قوربان ئەوە چی بوو